بسم الله الرحمن الرحيم بناوي خداي بخشن دو مهربان الحمد لله الذي له ما في السماوات وما في الأرض وله الحمد في الآخرة وهو الحكيم الخبير. سپاس و ستایش بۆ ئەو خدایەی کە هەرچی لە ئاسمانەکان و زەویدا هەیە هەمووی ئەو خاوەنیەتی. ستایش و سپاس لە قیامەتیشدا هەر پێشکەش بەو دەکرێت. ئەو خدایەش دانا و ئاگایە. يعلم ما يلج في الأرض وما يخرج منها وما ينزل من السماء وما يعرج فيها وهو الرحيم الغفور. ئەو زاتە دەزانێت چی دەچێت بەناخی زەویدا و چیشی لێ دێتە دەرەوە، چی لە ئاسمان دێتە خوارەوە و چیش پیایدا بەرز دەبێتەوە. بەڕاستی ئەو خودایە میهرەبان و لێخۆش بووە بەنسبەت ئیمانداران و تەوبەکارانەوە. وقال الذين كفروا لا تأتينا الساعة قل بلى وربي لتأتينكم عالم الغيب لا يعزب عنه مثقال ذرة في السماوات ولا في الأرض ولا أصغر من ذلك ولا أكبر إلا في كتاب مبين. ئەوانەی کافر و خودانە ناسن دەیانوت قیامەت هەر نایەت و نامانگاتێ. ئەی پێغەمبەر پێیان بڵێ نەخێوانیە، سوێن بە پەروەردگارم هەر یەخەتان دەگرێت، چونکە ئەو زاتە زانایە بەنهێنی و شاراوەکان، چاک دەزانێت کەی بەرپای دەکات. ئەندازەی کێشی گەردی لە یەک لە ئاسمانەکان و زەویدا لە خوددا ون نابێت. هەروەها لەویش بچووکتر یا گەورەتر نییە کە لە کتێبی تایبەتی ڕوون و ئاشکرادا لە لەوح المەحفوظدا تۆمار نەکرابێت. ليجزي الذين آمنوا وعملوا الصالحات أولئك لهم مغفرة ورزق كريم. ئەمەش بۆ ئەوەی پاداشتی ئەوانە بداتەوە کە باوەڕیان هێناوە و کردەوە چاکەکانیان ئەنجام داوە. ئەوانن لێ خۆش بوون و ڕزق و ڕۆزی ناسک و نازدار لە بەهەشتی بەریندا بۆیان ئامادەیە. والذين سعوا في آياتنا معاجزين أولئك لهم عذاب من رجز أليم. ئەوانش کە هەوڵ و کۆششیان داوە تا بربەست دروست بکەن لە ڕێگەی پەیامی ئێمەدا وا دەزانن لە سزای ئێمە ڕزگاریان دەبێت. ئەوانە سزا و تۆڵەیەکی زۆر بەسۆ و پڕ ئازاریان بۆ ئامادەیە. ويرى الذين أوتوا العلم الذي أنزل إليك من ربك هو الحق ويهدي إلى صراط العزيز الحميد. ئەوانەی زانست و زانیاریان پێدراوە چ زانستی ئاینی وەک گاور و جوو یا ئەوانەی ڕۆدەچن لە زانستە مادیەکاندا، چاک دەزانن ئەوەی لەلایەن پەروەردگارتەوە بۆت ڕەوانە کراوە هەر ئەوە حەق و ڕاستە. هیدایەت و ڕێنمووی بەخشە بۆ ڕێبازی پەروەردگاری خاوەن دەسەڵات و شایستەی سپاس و ستایش. وقال الذين كفروا هل ندلكم على رجل ينبئكم إذا مزقتم كل ممزق إنكم لفي خلق جديد. بێبڕواکان بەگاڵتە پێکردنەوە دەیانوت ئایا پیاوێکتان پێ بناسێنین کە هەواڵتان بداتێ کە کاتێک پارچە پارچە بوون و هەلا بوون لە توێی خاکدا ئێوە بێگومان دووبارە سەر لە نوێ دروست دەکرێنەوە؟ أفترى على الله كذبا أم به جنة بل الذين لا يؤمنون بالآخرة في العذاب والضلال البعيد. ئایا ئەو درۆی بەدەم خودداوە هەڵبەستووە یان شێتی سەری لێداوە؟ نەخێوانیە،
بەڵکو ئەوانەی کە باوەڕ بە ڕۆژی دوایی ناهێنن لە سزا و سەرگەردانیەکی زۆر دووردان. أفلم يروا إلى ما بين أيديهم وما خلفهم من السماء والأرض إن نشأ نخسف بهم الأرض أو نسقط عليهم كسفا من السماء إن في ذلك لآية لكل عبد منيب. جایا ئەوانە سەرنجی دەوروبەری خۆیان نەداوە چی دەورەی داون لە ئاسمان و زەویدا سەرنجی بەردەمیان نەداوە ئاوڕێک لە دواوە نادەنەوە ئەگەر بمانەوێت بەناخی زەویدا دەیان بەینە خوارەوە یان پارچەیەک لە ئاسمانەوە بەسەریاندا بەردەدەینەوە بەڕاستی لەو توانە و دەسەڵاتداریەدا نیشانەی ڕوون و ئاشکرا هەیە بۆ هەر بەندەیەک کە گەڕابێتەوە بۆ لای خوددا و هۆشی لای ڕەزامەندی ئەو بێت. ولقد آتينا داود منا فضلا يا جبال أوبي معه والطير وألنا له الحديد. سوێن بە خوددا بەڕاستی ئێمە ڕێز و بایەخێکی زۆرمان بەخشی بە داود لەلایەن خۆمانەوە فەرمانمان داوە ئەی چێوەکان و باڵندەکان تەسبیحات و سرودی ستایشی لەگەڵدا بڵێنەوە هەروەها ئاسنیشمان بۆ نەرم کرد وەکو مۆجیزەیەک تا پێداویستیەکانی بە ئاسانی لێ دروست بکات. أن اعمل سابغات وقدر في السرد واعملوا صالحا إني بما تعملون بصير. هەروەها فەرمانمان پێدا کە چەندەها کەلوپەلی جەنجی فراوان دروست بکە ئەڵقە و تەنینەکانیشی بەڕێک و پێشی ڕێک بخە و لە یەکیان تێک هەڵچێژ بکە هەروەها فەرمانمان پێدان کار و کردەوەی چاکە ئەنجام بدەن دڵنیاش بن کە من بینام بەو کار و کردەوانەی کە دەیکەن. ولسليمان الريح غدوها شهر ورواحها شهر وأسلنا له عين القطر ومن الجن من يعمل بين يديه بإذن ربه ومن يزغ منهم عن أمرنا نذقه من عذاب السعير. بۆ سولەیمانیش بامان خستە ژێر فەرمانیەوە بەیانیان یەک مانگە ڕێ دەڕۆیشت و ئێواران یەک مانگە ڕێ دەهاتەوە کانی مسیشمان بۆ تواندەوە لە جنەکانیش هەندێکمان بۆ ڕاهێنا کە لە بەردەسیدا کار بکەن بە فەرمانی پەروەردگاری جا ئەوەی لە فەرمانی ئێمە دەربچێت سزای دۆزەخی پێدەچێژین. يعملون له ما يشاء من محاريب وتماثيل وجفان كالجواب وقدور الراسيات اعملوا آل داود شكرا وقليل من عبادي الشكور. سولەیمان هەرچی بویستایە جنەکان بۆیان دروست دەکرد لە چەندەها جۆری میحراب و شوێنی خوداپەرستی لە پەیکەر و قاپ و کاسە وەک حەوزی فراوان هەروەها مەنجەڵی گەورەی وا کە لە جێگەی خۆی دامەزراوە و ناجوڵێت اینجا پێمان وتن ئەینەوە و شوێن کەوتوانی داود ئێوە بە کردار و گفتار سوپاس گوزار بن چاکە لەگەڵ خەڵکیدا بکەن هەرچەندە کەمێک لە بەندەکانم زۆر سوپاس گوزارن. فلما قضينا عليه الموت ما دلهم على موته إلا دابة الأرض تأكل من سأته فلما خر تبينت الجن أن لو كانوا يعلمون الغيب ما لبثوا في العذاب المهين. کاتێک بڕیاری مردنی سولەیمانمان دا و مرد تەنها مۆرانە نەبێت کە گۆچانەکەی کلۆر دەکرد هیچ شتێک ئەوانی ئاگادار نەکرد لە مردنەکەی جا کە سولەیمان کەوت بەڕوودا ئەوسا جنەکان زانیان سولەیمان دەمێکە وەفاتی کردووە جاگەر غەیب زان و نهێنی زان بوونایە
ئەوان لە کار و فرمانی ناخۆش و ڕیسوا کەردا بەردەوام نەدەبوون چونکە لە ترسدا لە کاری سەختدا بەردەوام بوون و نەیان زانی مردووە. لقد كان لسبإ في مسكنهم آية جنتان عن يمين وشمال كلوا من رزق ربكم واشكروا له بلدة طيبة ورب غفور. سوێن بە خوددا بەڕاستی بۆ خەڵکی سەبا لە وڵاتی خۆیاندا بەڵگە و نیشانەی دەسەڵاتی خوددا ئاشکرایە کە ئەویش دوو باخی زۆر گەورە بوو لە لای ڕاست و چەپی ناوچەکەدا. فەرمانیان پێدرا بوو کە بخۆن لە ڕزق و ڕۆزی پەروەردگارتان و سپاسگوزاری بن. وڵاتێکی خۆش و ئاوەدان پەروەردگارێکی لێ خۆش بوو لێ بوردا. فأعرضوا فأرسلنا عليهم سيل العرم وبدلناهم بجنتيهم جنتين ذواتي أكل خمط وأثل وشيء من سدر قليل. جاوان لباتی شکرانە بژێری و خوداپەرستی پشتیان هەڵکردو بەدەم بانگەوازی خوداوەند نەچوون. بەهۆی ئەوەوە ئێمەش لافاوێکی وێران کەرمان بەسەردا بەڕەڵا کردن کە باخ و بێستانی کاول کردن. ئەوسا لە جیاتی ئەو دوو باخە گەورەیە دوو باخی دڕکاوی بەروبووم تاڵ و درەختی بێبەری وەک دارگەزۆ کەمێک درەختی سدریش کە بەروبوومێکی کەمی هەیە پێمان بەخشین. ذلك جزيناهم بما كفروا وهل نجازي إلا الكفور. ئەبۆ جۆرە سەختە تۆڵەمان لێسەندن بەهۆی ئەوەوە کە بێباوەڕ و سپڵە بوون. ئایا ئێمە تۆڵە هەر لە کافر و سپڵە ناسێنین؟ وجعلنا بينهم وبين القرى التي باركنا فيها قرى ظاهرة وقدرنا فيها السير سيروا فيها ليالي وأياما آمنين. ئەو سایەمان لە نێوان ئەمان و ئەو شوێنانەدا کە بەرەکەتمان بەسەردا ڕژاند بوون دێهات و ئاوەدانی ئاشکرامان بەرپا کردبوو کە بەبێ ماندوو بوون ئەوان سەفەریان دەکرد لە نێوان شام و یەمەندا ماوەی نێوان دێهاتەکانیان دەبڕی بە ئاسانی و بێماندوو بوون و پێمان وتبوون دە سەفەر و بازرگانی بکەن بڕۆن چەندەها شەو ڕۆژ بێ ئەوەی هیچ ترس و بیمتان هەبێت. فقالوا ربنا باعد بين أسفارنا وظلموا أنفسهم فجعلناهم أحاديث ومزقناهم كل ممزق إن في ذلك لآيات لكل صبار شكور. کەچی لەو ناز و نیعمەتەش بێزار بوون و وتیان پەروەردگارە نێوانی ڕێگەی سەفەرەکانمان لە یەک دوور بخەرەوە بێگومان بەم داخوازیان ستەمیان لە خۆیان کرد ئێمەش کردمانن بەداستان و باسی سەرزاری خەڵکی و پارچە پارچەمان کردن زۆر بەخراپی. بەڕاستی لەو ڕوودا و حاڵەتانەدا بەڵگە و نیشانەی زۆر هەیە بۆ کەسانێک زۆر خۆگر بن لە کاتی ناخۆشی و تنگانەدا و سپاسگوزار بن لە کاتی خۆشیدا هەوڵ بدەن وەکو ئەو قەومە نالەبارە بیان و گرن نەبن. ولقد صدق عليهم إبليس ظنه فاتبعوه إلا فريقا من المؤمنين. لڕاستیدا گومانی شەیتان بەڕاست دەرچوو بەرامبەر ئەو جۆرە کەسانە کە ڕوو بە پەروەردگار کاتی خۆی وتبووی دەبینیت زۆربەی خەڵکی سوپاسگوزار نابن کەچی خەڵکی بێپەروا هەر شوێنی کەوتن جگەل لە دەستەیەک لە بڕواداران. وما كان له عليهم من سلطان إلا لنعلم من يؤمن بالآخرة ممن هو منها في شك وربك على كل شيء حفيظ. جاوانە بێت ئیبلیس هیچ دەسەڵاتێکی بەسەریاندا ببێت بەڵکو ئێمە ویستمانە ڕوون بێت و دەربکەوێت چێ باوەڕی بە قیامەت و ڕۆژی دوایی هەیە و چێش لە شک و گوماندایە
دڵنیا بە ئەی پێغەمبەر کە پەروەردگاری تۆ ئاگادار و چاو دێرە بەسەر هەموو شتێکدا و هیچ شتێکی لێ بزر نابێت. قل ادعوا الذين زعمتم من دون الله لا يملكون مثقال ذرة في السماوات ولا في الأرض وما لهم فيهما من شرك وما له منهم من ظهير. ئەی پێغەمبەر بە هاوڵگەران بڵێ هەر هانا و هاوار ببەن بۆ ئەوانەی کە لە جاتی خوددا دەیان پەرستن، چونکە ئەوانە خاوەنی بچووکتر لە گەردیلەیەک نین، نە لە ئاسمانەکان و نە لە زەویدا و هیچ هاوبەشی و هاوکاریەکیشیان نییە تیایاندا، دەسەڵاتی هیچ پشتیوانی و یارمەتیەکیشیان نییە. ولا تنفع الشفاعة عنده إلا لمن أذن له حتى إذا فزع عن قلوبهم قالوا ماذا قال ربكم قالوا الحق وهو العلي الكبير. هیچ تکایەکیش سوودی نییە لای خوددام مەگەر بۆ کەسێک خوددا مۆڵەتی دابێت، هەتا و کاتەی کە ترس لە دڵی هەمویان لاچوو هۆشیان پێداهاتەوە لە یەکتر دەپرسن پەروەردگارتان فەرمانی بە چیدا و چی فەرموو؟ لە وەڵامدا دەڵێن حەق و ڕاست و دروستی فەرموو، هەر ئەویش بەرز و بڵند و گەورەیە. قل من يرزقكم من السماوات والأرض قل الله وإنا أو إياكم لعلى هدى أو في ضلال مبين. ئەی پێغەمبەر بە هاوڵگەران بڵێ چێ ڕزق و ڕۆزیتان پێدەبەخشێت لە ئاسمانەکان و زەویەوە، ئەگەر بەهۆی سپڵەیانەوە وەڵاویان نەدایتەوە تۆ بڵێ مەگەر هەر زاتی ئەڵڵاه ڕۆزی بەخش نییە؟ ئەوسا پێیان بڵێ بێگومان ئێمە یا ئێوە لەسەر ڕێگەی ڕاست و دروستی هیدایەتین یاخود لە گومڕایەکی ئاشکرادا ڕۆچوین، خۆتان ببنە داوەر و حەکەم. قل لا تسألون عما أجرمنا ولا نسأل عما تعملون. هەروەها پێیان بڵێ ئێوە پرسیارتان لێ ناکرێت دەربارەی ئەو گوناهانەی کردومانە، ئێمەش پرسیارمان لێ ناکرێت دەربارەی ئەو کار و کردەوانەتان کە ئەنجامی دەدەن، هەرکەس بەرپرسی کار و کردەوە و بیر و باوەڕی خۆیەتی. قل يجمع بيننا ربنا ثم يفتح بيننا بالحق وهو الفتاح العليم. پێیان بڵێ ڕۆژێک دێت پەروەردگارمان هەموو لایەکمان کۆ دەکاتەوە، لەوە دوان لەسەر بنچینەی حەق و ڕاستی جیامان دەکاتەوە، باوەڕداران بۆ بەهەشت و بەختەوەری، کافر و هاوڵگەران بۆ دۆزەخ و دەردەسەری. جا بێگومان لەو ڕۆژەدا ئەو زاتە هەر خۆی سەردار و باڵا دەستە و زانای بێ سنوورە. قل أروني الذين ألحقتم به شركاء كلا بل هو الله العزيز الحكيم. دووبارە پێیان بڵێ ئادەی ئەوانەم نیشان بدەن کە دابوتانە پاڵ خوددا و بە هاوبەشی ئەوتان دادەنا، نەخێر هاوڵ و هاوبەشی نییە، واز بهێنن لەو بیر و باوەڕە، بەڵکو هەرە و زاتە خوددایە کە باڵا دەست و دانایە. وما أرسلناك إلا كافة للناس بشيرا ونذيرا ولكن أكثر الناس لا يعلمون. ئێمە تەنها بۆ هەموو خەڵکی نەبێت تۆمان ڕەوانە نەکردووە، لە کاتێکدا مژدەدەر و ترسێنەریت بۆیان، بەڵام زۆربەی خەڵکی بەم ڕاستیە نازانن. ويقولون متى هذا الوعد إن كنتم صادقين. بۆیە کافران دەڵێن باشە کەی ئەم بەڵێنی زیندووبوونەوەیە دێتە دی ئەگەر ئێوە ڕازگۆن. قل لكم ميعاد يوم لا تستأخرون عنه ساعة ولا تستقدمون. پێیان بڵێ بەڵێنی ڕۆژێکتان پێدراوە کە ناتوانن داوای تاوێک دواکەوتن یا پێشکەوتنی بکەن. وقال الذين كفروا لن نؤمن بهذا القرآن ولا بالذي بين يديه ولو ترى إذ الظالمون موقوفون عند ربهم
يرجع بعضهم إلى بعض القول يقول الذين استضعفوا للذين استكبروا لولا أنتم لكنا مؤمنين ئەوانەی بێباوەڕبوون وتیان هەرگیز باوەڕ بەم قورئانە و بەو هەواڵەش ناکەین کە باسی دەکات کە قیامەتە. خۆ ئەگەر دەبینیت کاتێک ستەمکاران وەستێنراون لە بەردەم دادگای پەروەردگاریاندا قسە دەڵێن بە یەکتر و یەکتری تاوانبار دەکەن، لاوازکراوەکان بە زۆردار و دەسەڵاتدارەکان دەڵێن ئەگەر ئێوە نەبوونایەتە کۆسب ئەوە ئێمە باوەڕدار دەبووین. قال الذين استكبروا للذين استضعفوا أنحن صددناكم عن الهدى بعد إذ جاءكم بل كنتم مجرمين. دەسەڵاتدار و زۆردارەکانیش بەلاوازکرا و ژێردەستەکان دەڵێن ئایا بۆچی ئێمە ڕێگەی هیدایەتمان لێبەستبوون و نەمان دەهێش دوای ئەو کاتەی کە هیدایەت هاتبوو بۆتان؟ نەخێر وانیە بەڵکو ئێوە خۆتان تاوانبار و تاوانکار بوون. وقال الذين استضعفوا للذين استكبروا بل مكر الليل والنهار إذ تأمروننا أن نكفر بالله ونجعل له أندادا وأسروا الندامة لما رأوا العذاب وجعلنا الأغلال في أعناق الذين كفروا هل يجزون إلا ما كانوا يعملون. دووبارە لاوازکرا و ژێردەسەکان وتیان بە زۆردار و دەسەڵاتدارەکان ناوانیە بەڵکو پیلان و نەخشەی شەوانە ڕۆژ بوو کاتێک فەرمانتان پیادەداین بڕوامان بە خوددا نەبێت شوێنی ڕێگە و ڕێبازی نەکەوین هاوڵی بۆ بڕیار بدەین پاشان هەمووان پەشیمانی لە دەرونیاندا دەشارنەوە بەتایبەتی کاتێک سزا و تۆڵەیان بینی بۆیان ئامادەیە. ئێمەش چەندەها کۆت و زنجیری ئاگرینمان کردە گەردنی ئەوانەوە کە بێ بڕوا بوون. ئایا پاداش دەدرێنەوە جگە بەوەی کە دەیان کرد؟ وما أرسلنا في قرية من نذير إلا قال مترفوها إنا بما أرسلتم به كافرون. ئێمە لە هیچ شار و وڵاتێکدا پێغەمبەرێکی بێدەرخەرەوەمان نەناردووە کە خۆشگوزەرانەکان نەیانوت بێت بەڕاستی ئێمە بێبڕواین بەم بیر و باوەڕەی کە بە ئێوەدا ڕەوانە کراوە. وقالوا نحن أكثر أموالا وأولادا وما نحن بمعذبين. دەشیانوت ئێمە سامان و نەوەی زۆرترمان هەیە ئێمە لە قیامەتدا لە سزا دراوان نین. قل إن ربي يبسط الرزق لمن يشاء ويقدر ولكن أكثر الناس لا يعلمون. أي محمد بيان بڵێ بەڕاستی پەروەردگاری من ڕزق و ڕۆزی دەبەخشێت بە هەر کەسێک کە بیەوێت یا کەمی دەکاتەوە و تەنجی دەکاتەوە بێگومان هەردوو حاڵەتەکە بۆ تاقیکردنەوەیە بەڵام زۆربەی خەڵکی بەنهێنی کارەکانمان نازان و پێی پێ نابن. وما أموالكم ولا أولادكم بالتي تقربكم عندنا زلفى إلا من آمن وعمل صالحا فأولئك لهم جزاء الضعف بما عملوا وهم في الغرفات آمنون. لراستدا نمالتان و نەنەوەتان نابنەهۆی ئەوەی کە بەتەواوی نزیکتان بخەنەوە لە ئێمە مەگەر کەسێک باوەڕی هێنابێت و کار و کردەوەی چاچی ئەنجام دابێت جا ئەوانە پاداشتی چەند بەرابەریان هەیە بەهۆی ئەو کردوانەی کە کردویانە هەر ئەوانیش لە کۆشک و تەلارەکانی بەهەشدا بە ئاسوودەی و ئارامی و خۆشی ژیان دەبەنە سەر. والذين يسعون في آياتنا معاجزين أولئك في العذاب محضرون.
ئەوانەشی کە هەوڵ و کۆشش دەدەن تا بەربەست بخەنە ڕێی ئاەتەکانی ئێمە بە خەیاڵی ئەوەی ئێمە دەستەوسان دەکەن، ئەوانە بۆ ناو سزا و ئازار ڕاپێچکراون بەناچاری. قل إن ربي يبسط الرزق لمن يشاء من عباده ويقدر له وما أنفقتم من شيء فهو يخلفه وهو خير الرازقين. أي پیغمبر پیان بڵێ بەڕاستی پەروەردگارم ڕزق و ڕۆزی دەبەخشێت بە هەر کەس لە بەندەکانی یا لێی دەگرێتەوە، ئێوەش هەر شتێک دەبەخشن ئەو زاتە جێی پڕ دەکاتەوە، هەندێک جار هەر لە دنیادا پاداشتی قیامەتیش لەلایەکی ترەوە، چونکە ئەو خودایە چاکترین ڕزق و ڕۆزی بەخشە بەسەرجەم بەندەکانی. ويوم يحشرهم جميعا ثم يقول للملائكة أهؤلاء إياكم كانوا يعبدون. ڕۆژێکیش دێت کە خوددا تێکڕای هەموویان کۆ دەکاتەوە، ئەوسا ڕوو بە فریشتەکان دەفەرموێت بەڕاست ئایا ئەو دەستە گومڕایە ئێوەیان دەپەرست؟ قالوا سبحانك أنت ولينا من دونهم بل كانوا يعبدون الجن أكثرهم بهم مؤمنون. لەوەڵامدا دەڵێن پاچی و ستایش بۆ تۆ ئەی پەروەردگار، تۆ یار و یاوەری ئێمەی نەک ئەوان، نەخێر ئێمەیان نەدەپەرست بەڵکو ئەوان جنیان دەپەرست، زۆربەیان باوەڕیان پێیان هەبوو جادوگەر و دەجالەکان خەڵەتان دبیانن. فاليوم لا يملك بعضكم لبعض نفعا ولا ضرا ونقول للذين ظلموا ذوقوا عذاب النار التي كنتم بها تكذبون. جایتر ئەمڕۆ کەستان دەسەڵاتی ئەوەی نییە کە قازانجێک یا زەرێک بە کەسی ترتان بگێنێت، بەوانەشی کەس تەمیان کردووە دەڵێین دەبچێژن سزایەوە گرەی کە ئێوە بە درۆتان دەزانی و باوەڕتان پێی نەدەکرد. وإذا تتلى عليهم آياتنا بينات قالوا ما هذا إلا رجل يريد أن يصدكم عما كان يعبد آباؤكم وقالوا ما هذا إلا إفك مفترى وقال الذين كفروا للحق لما جاءهم إن هذا إلا سحر مبين. کاتێکیش ئاەتە ئاشکرا و ڕوونەکانی ئێمە بەسەریاندا بخوێندرێتەوە، ئەوە کافران دەڵێن ئەمە تەنها کابرایەکە و دەیەوێت لە ڕێگە و ڕێبازی باو باپیرانتان وێڵتان بکات و هیچی تر. هەروەها دەڵێن ئەمە تەنها درۆیەکی هەڵبەستراوە، ئەوانەشی کە بێ باوەڕبوون دەربارەی ئەو حەق و ڕاستیەی کە بۆیان هاتووە دەڵێن ئەمە تەنها سیحر و جادوویەکی ئاشکرایە و هیچی تر. وما آتيناهم من كتب يدرسونها وما أرسلنا إليهم قبلك من نذير. جاخۆ ئێمە هیچ کتێب و نامەیەکمان بۆ نەناردوون تا بیخوێن و لێ بکۆڵنەوە و پێش تۆش هیچ پێغەمبەرێکمان بۆ ڕەوانە نەکردوون کە بێداریان بکاتەوە لە سزای بێ ئیمانی بیان ترسێنێت. وكذب الذين من قبلهم وما بلغوا معشار ما آتيناهم فكذبوا رسلي فكيف كان نكير. ئەو خەڵکەی پێش ئەمانیش بڕوایان بە پێغەمبەرانی خوددا نەکردووە، بەمەرجێک نەگەیشتوونەتە دەیەکی ئەوەی کە بەوانمان بەخشی بوو لە دەسەڵات و دارایی، کەچی لەگەڵەوەشدا بەرنامەی پێغەمبەرەکانی منیان بە درۆزانی. جا ئایا نابینن چۆن بوو سزای من و چیم بەسەرهێنان؟ قل إنما أعظكم بواحدة أن تقوموا لله مثنى وفرادا ثم تتفكروا ما بصاحبكم من جنة
إن هو إلا نذير لكم بين يدي عذاب شديد. پێیان بڵێ بەڕاستی من هەر یەک ئامۆژگاری ئێوە دەکەم کە بۆ خوددا و لەبەر خوددا دووقۆڵی یا بەتەنهایی هەڵوێستە بکەن و پاشان بیر بکەنەوە لەم قورئانە لەم پێغەمبەرە لەم بەرنامەیە. ئەم هاوڵەی ئێوە محەممەد شێد نییە بەڵکو ئەو تەنها ترسێنەرێکی ئێوەیە هیچی تر پێش ئەوەی سزایەکی سەخت ڕوبەڕووتان ببێت. قل ما سألتكم من أجر فهو لكم إن أجري إلا على الله وهو على كل شيء شهيد. پێیان بڵێ هەرچی پاداشت و کرێیەکم داوا کردووە هەر بۆ خۆتان من پاداشتم تەنها لەسەر خوددایە ئەو خوددایەش شایەتە بەسەر هەموو شتێکەوە. قل إن ربي يقذف بالحق علام الغيوب. أي محمد بڵێ بەڕاستی پەروەردگارم سەرنجام حەق دەماڵێت بەسەر بەتاڵ و ناحەقیدا بەڕاستی ئەو زاتە شارەزا و زانایەکی بێسنوورە بەنهێنی و شاراوەکان. قل جاء الحق وما يبدئ الباطل وما يعيد. هەروەها بڵێ حەق و ڕاستی هاتوو بەتاڵ و ناحەقی ئیتر دەرناکەوێت نەدەتوانێت دەست پێ بکاتەوە نەدەتوانێت بگەڕێتەوە دۆخی جارانی. قل إن ضللت فإنما أضل على نفسي وإن اهتديت فبما يوحي إلي ربي إنه سميع قريب. بڵێ ئەگەر من گومڕابم ئەوە بێگومان گومڕاییەکەم لەسەر خۆم دەکەوێت خۆ ئەگەر ڕێگەی هیدایەتیش بگرم ئەوە بەهۆی نیگا و وەحی پەروەردگارمەوەیە کە بۆم دەنێرێت بەڕاستی ئەو زاتە بیسەر و نزیکە. ولو ترى إذ فزعوا فلا فوت وأخذوا من مكان قريب. خۆگەر بێ باوەڕان ببینیت کاتێک لە ترسا خەریکن زیڕە دەکەن دڵنیان کە لە دەست دەرناچن و ڕزگار بوونیان ئەستەما ئیتر هەر لە نزیکەوە دەستگیر دەکرێن و باڵ بەست دەکرێن. وقالوا آمنا به وأنى لهم التناوش من مكان بعيد. ئەو کاتە بەناچاری دەڵێن ئیمانمان بە پەروەردگارمان هێنا بەڵام لەو شوێنە دوورەوە ئیمانیان چۆن دەست دەکەوێت. وقد كفروا به من قبل ويقذفون بالغيب من مكان بعيد. ئەوانە بەڕاستی کاتی خۆی باوەڕیان بە خوددا نەبوو هەر لە دوورەوە باسی نهێنی و شاراوەکانیان دەکرد و دەمیان لێ دەکوتا دوور لە زانست و زانیاری. وحيل بينهم وبين ما يشتهون وحيل بينهم وبين ما يشتهون كما فعل بأشياعهم من قبل إنهم كانوا في شك مريب. ئەو سایتر لە نێوان ئەمان و ئەو شتانەی ئارەزووی دەکەن بربەزدانرا هەروەکو پێشتر بە هاو شێوەی ئەمان کرا لە بێ باوەڕان بەڕاستیەوانە هەمیشە لە گومان و دوو دڵیەکدا بوون کە خەڵکی دەخستە گومانەوە. بسم الله الرحمن الرحيم